بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆبوونەوەی حکومەتێرێن و فراکسیۆنە کوردیەکان لەسەر یاسای بودجە لە شاری هەولێر بەڕێوەچوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێن ناشەفافیەت قەیرانی دارایی دروست کردووە و پێویستە حکومەتێرێ موچەی پێشمەرگە و فەرمانبەران دابین بکات. بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. حکوومەتی هەرێمی کوردستان و فراکسیۆنە کوردیەکان لەسەر یاسای بودجەی عێراق کۆبوونەوە. ئەنجامی کۆبوونەوەکەش بە پێکهێنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە داتاکانی یەکتر کۆتایی هات. ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دوای کۆبوونەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند حکوومەتی هەرێم حکوومەتێکی ناشەفافە و ناشەفافیەتیش قەیرانی دارایی دروست کردووە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتیشی حکوومەتی هەرێم بەرپرسیارە لە دابینکردنی موچەی فەرمانبەران و پێشمەرگە و لەسەریشی واجبە کۆتایی بە برسیکردنی خەڵک بهێنێت. لای خۆشیەوە کاوە محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕایگەیاند متمانەیان بە داتاکانی حکوومەتی هەرێم نییە و مانگانە لە سەدا چلی داهاتی هەرێم بۆ قەرزی کۆمپانیەکان دەڕوات کەسیش نازانێت ئەو کۆمپانیایانە کێن. ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش ئاماژە بۆ دەکات دەبوایە کۆبوونەوەی نێوان حکوومەتی هەرێم و فراکسیۆنەکان پێش پەسەندکردنی یاسای بودجە ئەنجام بدرایە. کۆبوونەوەی حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی سەختدا ژیان دەگوزارێنن. حکوومەتی هەرێمیش شکستی هێناوە لە دابینکردنی موچەی فەرمانبەران. ئەوەی جێی سەرنجە حکوومەتی هەرێم نە لە ناوخۆی هەرێم کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر دەکات نە لەگەڵ بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕێک دەکەوێت. لە ئەنجامیشدا هاوڵاتیان بوونەتە قوربانی و باجی هەڵەکانی حکوومەتی هەرێم دەدەن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەس ئەحمەد بەخێر بن. سوپاس بە ئەوەدەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆتان هیچ ئەنجامێکیە بوو و هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی لەبارەی یاسای بودجە تێدا ئەدرا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرانتان. لە ئەساس و کۆبوونەوەکە کۆبوونەوەیەک نەبوو کە بۆ مناقەشەی بابەتێک بچین تا دەرەنجامێکی لێ بکەوێتەوە. لە ئەساس و کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی تەشاوری بوو کە ئێمە داتا و بەیاناتێک کە لە ناو بودجەی 2017دا چەسپێنراوە و بە هەوڵ و ماندووبوونی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا
بۆ خستنە ڕووی ئەو بابەتانە بوو کە لە موازنەکە جێگیر کراوە تا چه ئەندازەیەک ئێمە بە بەرژەوەندی حکوومەتمان زانیوە و چه هەوڵێکمان داوە لەو پێناوەدا لە بەرامبەردا حکوومەتی هەرێم باس لە داتاکانی خۆیەکە کە ئەوان پێویستیان بەچەنە و چۆن ئەتوان ئیدارەی حکوومەت بدەن بەو شێوەیە کەوا چاوەڕوانەکرێ خەڵک چاوەڕوانیان لێک لە نەتیجەدا هەردووکمان گەیشتینەوەی کە ئەو داتانە پێویستەکە دراسە بکرێن گرفتێک لە نێوان هەردوو لا هەیە کە ئەوەی کە ئێمە بە دوای سەرنوشتیا بووین بریتە لە موچەی فەرمانبەران بریتە لە موچەی پێشمەرگە بریتە لە ئیستحقاقاتی خەڵک ئەمە لە ناو موازنەی اتحادیات جێگیر کراوە کە ئەو پارەیەی کە حکوومەت نەود ڕادەستەکە یەکەم شت کە پارە دێت بۆ موچە دێت حکوومەتی هەرێم هەر پارەیەکی دەستکەوێ داوای ئەوە کە ئازادانە مامەڵی لەگەڵا بکات چونکە ئەڵێ من قەرزارم وەک لە راپۆرتەکە باسکرا قەرزاری کۆمپانیاکانە کە ئەمە لە ئەنجامی مقدمەیەکی هەڵەوە بۆیە نەتیجەی هەڵی داوە بەدەستەوە کە حکوومەتی هەرێم قەرزێکی کردووە لە ڕاستیان نازانین قەرزەکەی تا چه ئەندازەیە گوایە چونکە ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی بێمتمانەیە لە نێوان چه هاوڵاتی و حکوومەت و چ با بڵێن پەرلەمانتاران و حکوومەت چونکە لە ئەساس ئەم حکوومەتە کارێکی کردووە ئەوەندە ناشەفافی بەرقەرار کردووە ئەوەندە ناشەفاف بووە لە بابەتەکانە ئەوەندە نەعەدالەتی کردووە ئێستا زەحمەتە یعنی کە داتایەک بەیانەکە چەند ئەگەرێکی بۆ دانەی کام قەزیە وانە بێ بۆ چونکە ئێمە تەجروبەی پێشومان هەیە لەگەڵ حکوومەتە ئێمە تەجروبەمان هەیە لە ساڵ 2015 وەزیری سامانە سروشتیەکان لە کۆبوونەوەیەکی هەمان شێوەدا وتی ئەگەر پشتگیری هەناردەکردنی نەوت بکەن بەسەر بەخۆیی لە ئەوە من موچەی هاوڵاتیان دابی نەکەم بە شێوەیەکی تەواو هەندێک لە برادرانڵێن باس لەوە کراوە کە ئاگەر نرخی نەوت دابەزی چیەکەی هەرو توێتی دابینەکەم من فیالە ناگەم لەو بڕگەێنیە بەڵام ئەو کە کاتێک بەرپرسێک لەو مستەوایەدا کە پرۆسەی نەوتی هەرێمی ڕادەست ئەکرێ تەوقعی ئەوە نەکا کە نەود احتیمالی دابەزین و بەرزبوونەوەی هەیە ئەمە خۆی بۆ خۆی مجازەفەکردنە بە ژیانی ئابووری هەرێمێک بە ژیانی ئابووری تاکێک بە ژیانی ئابووری مامۆستایە کە تاکە سەرچاوی موچێ بۆیە لە ئەنجامی ئەم تەریخە تاڵەی کە هەمانە لەگەڵ ئەم حکوومەتەی یەک لە دوایەکانەی هەرێم هەرچەندە حکوومەتەکە لەلایەنەوە دوو حیزبەوەی دارەدراوە بە درێژایی و بە تایبەتیش حکوومەتەکە زۆرترین کات پارتی دیموکراتی کوردستان ئیدارەی داوە لە ئەنجامی ئەم تاریخە با بڵێن پڕکێشەیە هەمانە ئەم تاریخە بێمتمانەیە کە هەمان بۆ لەگەڵ حکوومەتە زەحمەتە ئێستا بتوانین بڕوا بکەین بەو داتانی کە ئێستا عەرزەکەن تا لەسەر ئەرزی واقع شت نەبینی کە لە ئەرزی واقع شتت بینی حقیقەتت بینی اینجا ئەو کاتە بە تایبەتی ئەمەش پێویستی بە جهاتی تدقیق هەیە چ تدقیقی داخلی هەیە چ تدقیقی خارجی باشە کەوتمەوەستا ئەمڕۆ کۆبوونەوەکە وەکو ئەنجام هیچ ئەنجامێکی نەبوو کۆبوونەوەیەک نەبوو بۆ بڕیارە تەنها کۆبوونەوەیەکی ڕاگۆڕنەوە و ڕایشکاری بوو تەنها کۆبوونەوەیەکی تەشاویری بوو ئێمە بۆمان باسکردن کە ئەگەر پابند بن بەم پرۆژە یاساوە ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قازانجەکەن ئەوان کە داتاکان تەبەن داتاکانمان نزیک بوو لێک لە ڕاستیە تۆتەڵی ئەو مەبلەغەی کە لە بەغداوە بێت ئەوانش کە لێرە باسییانە کرد دەستمانەکەوێ نزیک بوون لە یەک بەڵام هەردوو لامان تەخەوفمان هەیە ئەوان تەخەوفیان لەوە هەیە ئایا ئەمەی کە ئێوە لە بوجات تەسبیتتان کردووە بە تەواوی دێتە هەرێمی کوردستان ئەگەر دەستبەرداری ئەوەی خۆمان بین بە هەمان دیوەکەی دیکەیش ئەمە ڕاستە ئێمە تەخەوفی ئەوەمان قسە بەردەستیان کە ئایا ئەگەر کێشە بۆ عێراق دروست بوو لە ڕووی هەناردەکردنی نەوتەوە ئایا ئەتوانن بەدیلی کە بدۆزنەوە هەردوو تەخەوفەکان هەیە فعلەن بۆیە ئێمە داکۆکیمانەکرد لەسەرەوەی هەر چۆنێک بێت عێراق دەوڵەتە سیادەی هەیە عێراق احتیاطاتی دەولی هەیە عێراق قەرزی پێدرێ عێراق مەسەن خاوەنی سەرمایەیەکی گەورەیە لانی کەم موچەی هاوڵاتیان دابینەکە لانی کەم کە ئەوەی لە جەداویلا دانراوە ئەوەی کە ئێمە تەرکیزمان کردووە سەری ئەتوانرێ بێ بەڵام ئەوەی حکوومەتی هەرێم با بڵین لەبەر ئەوەی سیادەی نییە حکوومەتی هەرێم حکوومەتێکە مەسەرەن
حتا سمعی دەولی لە ئێستادا لەکەدار بۆ بە بۆنەی گەڕانەوەی کۆمپانیاکان بە بۆنەی ئەو قەرزەی لەسەرەتی بە بۆنەی ئەو مەلەفانەی کە سمعی هەر دەوڵەتێک لەکەدارەکە هەرێم لەوانەی زۆرە لە مافی مرۆڤ بیگرێت تا ناشەفافیت تا فەساد تاوەکو دوو ئیدارەی تا شەڕی ناوخۆ ئەمانە هەمووی مەلەفاتێک بوون سمعی هەرێمی کوردستانیان لەکەدار کردووە. بۆیە تەخەوفەکانی ئێمە کە پێمانوتن تەخەوفێکن قەناعەت وایە لە جێی خۆیانن. بۆ نمونە ئەگەر بێت و ئۆپێک ڕێبکەون لەسەر ئەوەی کەوا تەحدیدی حیسەی عێراق بڕواتە بەرنامەوە. تەحدیدی حیسەی عێراق کراوە بە 4.2 ملیۆن، یعنی 4,200,000 بەرمیل نەوت عێراق بۆی هەیە نەوت هەنار دەبکە. طبعا ئەمە بە هەرێمی کوردستانەوە ئەگەر عێراق لە بەرنامەیە هەبێ نەوتی هەناردە زیاتر بکە بیگەینێتە 4 ملیۆن کە مانگی پێشوو بەری هەرێمە 4,50,000 بەرمیل بووە. ئەگەر خۆی بە تەنها عێراق بیگەینێتە ئەم بڕە ئەوە دوور نییە وەکو کارتێکی فشار نەوتی کۆمپانیای جیهان یا با بڵێن مینای جیهان بە شێوەیەک لە شێوەکان علامەتی ئیستیفامی بخاتە سەر یا داوا بکات لە دەوڵەتانی ئۆپێک کە ئەو کۆمپانیای مامەڵە لەگەڵ نەوتی هەرێماکەن بە شێوەیەک لە شێوەکان بایکۆتی ئەو کڕین و فرۆشتن و گوێزانەوە ئەوانە بکەن. ئەمە هەرێم تا ئێستا زەمانەتی ئەمەی نەکردووە. بۆیە ئێمە هەمیشە تەخەوفەکانمان لەوە هەیە کە هەرێم کیانێکی سربەخۆ نییە، کیانێکی سیادەی نییە. بۆیە دوجار وتمان باشتر وایە مجازەفە نەکرێ و مەسئولیەتی ئەوە بگرن ئاستۆ کە موچەی هاوڵاتیان دابینکەن بە چ ڕێگەیەک کە گونجاوە. باش ئێستا ئێوە مەترسیەکەتان تەنان لەوەی کە ئۆپێک ڕێ بکەوێت و ئەو کۆمپانیایی کە نەوت لە هەرێم دەکرێت زەمانەتی و نەبێت کە بەردەوام نەوتەکە بکرێ خود مەترسیان لە ناشەفافیەکە و لە نادیاری داهاتی نەوتیش هەیە. جگە لەمانە مەسەڵەن ئەو ڕەدەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە هەرچەند حکوومەت سەرۆکی حکوومەتەوەی ئەعلان کرد ئەگەر وەزیرێک یا کەسێک بە ناوی ئەوانەوە ڕەفزیان بوجیان کردووە ئەوەی پرۆژەی ئاسایی بودجەی 2017 ئەوە ڕێی ئێمە نییە و لای ئێمەوە دەرنەچوو چکە ئێمە بە ڕاشکاوی ئەوەمان پێوە ئەی بەیاننامەی فەرمی حکوومەت دەرنەچوو ئەڵێ لە بەرژەوەندی نیە ناڵێ ڕەفزیەکەین بەرژەوەندی جایە ڕەفزکردن جایە بەڵام هەندێکیان وتیان ئەوە لای ئێمە ڕەفزە و بودجە عێراق ڕەفزەکەین تاوان ئەمە گەیشتووەتە عێراق گەیشتووەتە لیژنەی مالی. ئەمە کێشەیەک بۆ هەرێمی کوردستانەکە لە موازنەی حاکمە. موازنەی حاکمە بڕگەیەکە کە هاتووە لە مادەی دوایە پێم وایە باز لەوەکە کە لە 5 بڕگا موازنەی حاکمە علاقەی بە مەسئلەی نەوتەوە نییە هەر دێت بۆ هەرێمی کوردستان مەسئلەی پیتاکی خۆراکە مەسئلەی ئەدوێ مەسئلەی تاقەیە مەسئلەی گەنم و با بڵێن برنجە کە لە هەرێم برنج نییە. ئەمە تەخەوفێک بۆ ئێمە دروستەکە کە ئەو هێزانەی نەیارن بە هەرێمی کوردستان فشار بخەنە سەر حەیدەر عەبادی چونکە موازنەی حاکمە بە موافقەتی حەیدەر عەبادی دێت بۆ هەرێمی کوردستان. ئەم هێزانە ئەگەر فشار بخەنە سەر حکوومەتەکەی حەیدەر عەبادی ئەوە دوور نییە حەیدەر عەبادی ڕێگەن نەدا بەهاتنی ئەم پشکانەی موازنەی حاکمە بۆ خۆی ئەو کاتە هەرێم دووجاری قەیرانێکی گەورەترە بێلەوەی کە ئێستا هەیە. یعنی ئەگەر یاساکە جێبەجێ نەکە هەرێمەت سێوەیە کە دەرمان و خۆراک و باعی ئەوانە بڕودرێت ناڵێم بەوە ئەڵم تەخەوف هەیە. یعنی ترسێکمان هەیە لەوەی کەوا ئەو ڕەدە حاسمەی کە هەرێم لە بیدایەت هەندێک بەرپرسیان کردبوویان ترسی ئەومانە بوو چونکە لە وەسەتی عێراقیە هەندێک قسەمان لەو بارەیەوە ویست. بەڵێ زۆر باش سەبارەت بە لیژنەکە ئەو لیژنەی کە ئێوە پێکتا بڕیارتانداوە پێک بهێنرێ لیژنەکە لە کێ پێک دێت کەی پێک دێنرێت نیکاتی لیژنەش ماوە من خۆم بۆ خۆم زۆر جار لە مەسئلەی لیژنە یابانیەکان شتێکی جوانیان هەیە ئەڵێ ئەگەرەتەوە شتێک بمرێ بیسپێرە بە لیژنەیەک. ئێمە تەجروبەی شەرقیەکان لەگەڵ لیجانە تەجروبەیەکی سەرکەوتوو نییە. یەکەم کاتێ باسی لیژنەکرێ ئەبێت تەصنیف کرێ و لیژنەیەکی تەنفیزیە یا لیژنەیەکی ئیستیشاریە. ئەم لیژنەیە کەی دانیشێ و کێ دانیشێ و چۆن دانیشێ و بە چه ئالیەتێک دانیشێ چ داتایەکی لەبەردەستایە تا بتوانێت داتاکانی ئێمە پژڕاستکات یا داتاکانی هەرێمی کوردستان. ئێمە کێشەمان لە داتا هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا لە هەرێمی کوردستانە نازان چەند فەرمانبەریان هەیە بە دەقیقی. سەرۆکی حکوومەتوانیش نازان سەرۆکی حکوومەتوانیش نازان بە دەقیقی بۆیە تازە ئەو مەسەلەی بارۆمەتریەکەیان تەرتیب کردووە لە دوای ئەنجامیەوە ئەوانەزان چەند فەرمانبەریان هەیە بە حەقیق. بۆیە مەسئلەی لیژنە یا مەسلەی هەناردەی نەود ینی ئەوە ڕاستە وەزارەتی سامانە سروشتەکان لە وێبسایتی خۆیان بڵاوی ئەکاتەوە بەس بە مخالفی ئەوەش
شتی تر بڵاوەکرێتەوە کەوا لەسەر چاوی دیکە هەرچەندەوان ڕەفزەکەن بەڵام ئەو قسە و باسانە لە وەسەڵی ئاعلامیەوە لە وەسەڵی سیاسیە هەیە کە هەرێمی کوردستان یەکێکە لەو هەرێمانەی کە زۆر ناشەفاف یعنی ناشەفافیت لە هەرێمی کوردستانە دەرەنجامی ئەو قەیرانە لە ئەنجامی ناشەفافەتی حکوومەتی هەرێم بە درێژایی ئەو فترە زیادەی کە هەی بووە ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێم ئامادە نەبووە داهاتەکانی کەشفکە ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێم ئامادە نەبووە ژمارەی فەرمانبەرانی کەشفکە ڕۆژێک لە ڕۆژان مەسەن حکوومەتی هەرێم لە 2009 موازنەی کەشف کردووە ئێستش لە 2014 و 15 و 16 و ئەوە حەڤەشە موازنەی نییە موازنە لە وڵاتە بریتە لەو بەیانە مالیەی کەوا کەشفی داهات و کەشفی نەفەقاتەکە حکوومەتی هەرێمەوەی نییە ئەمڕۆ من زۆر پێداگریم کرد لەسەرەوەی کە بەسەرۆکی حکوومەت وت عێراق تەنها 2014 موازنەی نەبووە قانونی موازنە چوە قانونی ئیدارەی مالی و دەینی عام ئەڵێ لە کاتێک کە موازنە تەخیر بوو ئەکرێ 1 لە 12 سەرفکەی ئەی ئەگەر هەر نەبوو ناکرێ موازنە سەرفکرێت چکە موازنە غیتائی قانونیە بۆ ئەو داهاتانەی کە دەست دەکەوێت و بۆ ئەو خەرجیانەی کە ئەیکەی حکوومەتی هەرێم هیچ غیتایەکی قانونی نییە بۆ ئەو داهاتی کە بەدەستی هێنێ و بۆ ئەو خەرجیانەی کە ئەیکا کە ئەمە خۆی بۆ خۆی بەرپرسیارەتێکی گەورەیە لە ڕووی قانونیوە من پێم سەیرە یانی حکوومەتی هەرێم لە سەرۆکی حکوومەت و تاوەکو تەواوی وەزیرەکان کە هەموو وەزیرێکیش بەرپرسەلەوە چونکە مەسئلەی وەزیرێک مەسئلەیەکی تەزامونیە لە ناو حکوومەتە قەراری سەرۆکی حکوومەت و قەراری وەزیرێک پێوتری قەرارێکی تەزامونی مادەم موازنە نییە بێ وەزیر بێدەنگ نەبێتەوە جا ئەگەر وەزیری هێزێکی سیاسی باڵا دەست بێ یا هێزێکی سیاسی کە بەشداری پێکراوی سەرۆکی حکوومەتی بۆ سەرۆکی حکوومەت وتی ڕاستە مەفروض وایە ئێمە یاسای بوجەمان هەبێت هەرەوەندە وەڵامەکەی بوو لەوە زیاتر چی بڵێ بەڵێ زۆر باشە بە سەبارەت بە لیژنەکە کاتەکەی دیاری نەکراوە لیژنە نە کاتەکەی دیاری کراوە نە شەخسەکان دیاری کراوە نە نوعی لیژنەکە دیاری کراوە چونکە نوعی لیژنەکە گرنگە بە بڕوای من نوعی لیژنەکە لیژنەیەکی استشاریە مەجموعە داتایانێتەوە ئەڵێ ئەمایان لە بەرژەوەندی هەرێمە کێشەکە لە چیەکەشی دیار نیە نە کێشەکە لە چیایە بەرژەوەندی هەرێم لەوایە کە خۆی پارەکە خۆی تەوزیعیکە بەرژەوەندی ئەوەی ئێمە دامان ناوە ڕەچاوی هاوڵاتیمان کردووە کە موچەی هاوڵاتی دابین بکرێ حکوومەت دەڵێ مادەم من ئیلتیزاماتم لەسەرە قەرزم لەسەرە ناتوانم پابەندم بۆی ئێوە ئەگینا قەناعەتی وایە ئەوەی ئێمەش لە بوجا کردومانە بەشێکی زۆر لە احتیاجاتی هەرێم دابینەکە بەڵام ئەڵێ ئەمە عیلاجی من ناکە کێشەم بۆ دروستەکە بۆ ئەم کێشەیە لە ئەنجامی ئەو بێپلانیا بۆ کە لەوە پێشە بووە بۆیە لە ڕاضیاتە ئێمە شتێکمان نێڵێ هەموو مقدمەیەکی هەڵە نەتیجەی هەڵەیەدا بەدەستەوە کەواتە حکوومەت لەسەر ئەساسی مقدمەیەکی هەڵە ڕۆیشتەوە بۆیە ئێستا نەتیجەیەکی هەڵەی داوە بەدەستەوە کە ئێستا زەحمەتە بتوانێت ڕاستی کات یعنی ئێستا کێشەکە لەوەی حکوومەت ئەگەر بێ پارەکە لە بەغدا دەبێت حۆڕ بێ لەوەی کە لەکوێ سەرفی دەکات بۆ کوێی دەبات یەکێک لە مشکلەکانی ئەوەیە یعنی ئێوە ئێستاوی دەستپیتان کردووە ئەوەی ئێمە دەستپیتمان کردووە ئیلا حکوومەتی ئیتیحادی بۆی نییە هیچ بڕە پارەیەک بدا بە هەرێم ئللا یەکەم جارە بێ بۆ موچە بێ دوای بۆشتر دوای بۆ موازنەی تەشکیل حکوومەتیش دەیەوێت حکوومەتی هەرێمیش ئەڵێ نا من تەصنیفم کردووە 300 ملیار دینار مانگانە دەم بە قەرز 200 ملیاری قەرزی کۆنم لەسرە پارمۆرگرتووە و نەوتیان بدەمێ 100 ملیاریشی بۆ مشارەکەی کۆمپانیا نەوتیەکانە طبعا لەوەشان ناشەفافە چونکە مەسەلەی عقود بێجگەلەوەی قەرزی عینی کردووە با بڵێن پارەی وەرگرتووە و بەعینی ئەیداتەوە نەوتە داتوە کولەفی کۆمپانیاکان نازانین چەنە کەی تەواو ئەبێ بێجگەلەوە کولەفی کۆمپانیاکان کە ئەو بڕەپارەیە کە ئیسیسماریان کردووە لە هەرێمە ئەرباحی کۆمپانیاکان چەنە چکە حکوومەتی هەرێم هەمووی بە تۆتەڵ ئەڵێ ئەم بە شێوەیەکی گشتی ئەڵێ ئەم شێوەیە گشتیە مانای وایە حکوومەت نایەوێ شەفاف بێ هەرچەندە سەرۆکی حکوومەت وعدی ئەوەی دا کە وەزیری سامانە سروشتەکان ئەویست باز لە مەسەلەی نەوت بکە سەرۆکی حکوومەت وعدی ئەوەی دا کە ئەوان ئامادەن پرزنتەیشنێکی چەند سەعاتی بکەن بۆ ئەوی پرۆسەی نەوت بە تەواوی سێکتەرەکانی باس بکەن بۆ پەرلەمانتارانی عێراق لە نزیک فرسەتە کە ئێمە دیاریەکەین کەمە یەکێکە لەو هەنگاوانەی کەوا جێگەی ئەوەیە دەستخۆشی لێ بکەی بەڵام هەرچەندە کاتەکەی لەوانەیە هین بێ
ئینگلیزەڵێن it's not too late هێشتا کاتمان بەدەستماوە بۆ ئەی ئێستش بتوانین قسەڵام 2015 کە کۆبنەوەتان کرد لێنە نوێنەرانی کورد کۆمەڵێک بەڵێنیان پێدان ینی بەڕاشکاوی بەڵێنەکانیان جێبەجێ کرد بەرامبەرەوە هیچ لەو بەڵێنە وەڵای جا حکوومەتی هەرێم لە بەڵێنا زۆر سەخیە لێ جێبەجێکردن وەڵای لە جێبەجێکردنا زۆر فەقیرە فەقیرە ینی هەر دووبارەکردنەوەی بەڵێنەکانی پێشتر و یاخۆ ئەمڕۆ داوایان لێەوە کرد کە دووبارە پشگیریەوە بکرد کە حکوومەت سەربەخۆ نا دەربا باسی ئەویان نەکرد چکەوە بڕیارێکە داویانە پێویستیان بە پشگیری کەس نییە تاسە زۆر باشە بەس سەبارەت بە داتاکەن کە بەڕێز وتت مامۆستا سەبارەت بۆی کە داتەکانتان لێکۆ نزیک بوون ئێستا ئەگەر حکوومەت هێرێم پابەندی یاسای بوو جەبێ ئەوەی کێوە تەخمینتان کردووە مانگانە چەند دەست دەکەوە توانێت لە سەدا چەندی کێشەی موچەی فەرمانبەران قەناعەتمان وا بوو نزیکە بێتەوە لە 600 ملیاری دەسەکەوێ ئەوان قەناعەتیان وایە نزیکەی 800 ملیار زیاتریان دەسەکەوێت چکە لە بەیاننامەیەک باسییان لەوە کردو تریلیۆنێک و 200 ملیاریان دەسەکەوێت ئێمە کێشەی بێمتمانەیمان هەیە لەگەڵ حکوومەتیان من قەناعەتم وان نییە ملیارێک تریلیۆنێک و 200 ملیاریان دەستکەوێت ئەگەر دەستیانەکەوێت کوا بەرهەمەکەی کوا بەرهەمەکەی ئەوەیە 300یان داوەتەوە بە قەرز ئەی 900ەکەی کووە 600یان داوە بە ڕاتب ئەی 300ەکەی دیکەی کووە ئەڵێن دامانە بە موازنەی تەشغیلی کوا هەموو وەزارەتەکان باز لەوەکەن کە موازنەی تەشغیلیان نییە مەسەڵەن من یەکێک لە وەزیرەکان بینی وتی من لە ساسی موازنەی تەشغیلیم بۆ سەرفەکەم وەزارەت هەیە زۆری بۆ سەرفەکەن وەزارەت هەیە کەمی بۆ سەرفەکەن مەسەن وەزیری کشت و کاڵ لەوێ بوو تەواوی دەستیەکەی بۆ سەرف ناکەن چکە کێشەی هەیە زۆر باشە بەس ئەوەی کەوتت ئێستا لە بەغدا و تقریبا مانگانە 600 ملیار نزیکەی 600 ملیار چونکە خۆی داتای حکوومەت ئاعتیماد دەکاتە سەر ڕێژەی هەناردەینەوە ئەو کە شت دەڵێن بە تەقریبی بۆیە ڕێژەی هەناردە لەو مانگا چەندێکە کەمەکە زیاد دەکات نرخی نەوت کەمەکە زیاد دەکات پارەکەی گەڕانەوەی کەمەکە زیاد دەکات عێراق مەسەن هەمیشە ئەو نەوتەی کە ئیفرۆشێ بەشی موچەکەی ناکە هەمیشە بە قڕوزی داخلیەوە بە قڕوزی خارجی بەشی چەندی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات هەرێم ئەگەر موچەی فەرمانبەران دوای با بڵێن ئەو لێبڕینە نزیکەی 600 شتێکە بەشی ئەوە ئەکات و حکوومەتی هەرێم ئەتوانێت لەو نەوتە زیادەی کە ئەیفرۆشێ بەشی بودجەی تەشغیلی دابین بکات بەڵام ئەوەی ئەڵێ کە قەرز ئەدەمەوە بەشی ئەوە ناکات بەشی ئەوە ناکات بە تاکید بەڵێ سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکی کورتمانە دواتە گەڕێنەوە وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لەخۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا سەبارەت بە مەسەلەی ئەوەی ئایا حکوومەت دوای ئەم کۆبوونەوەیە
ینی بڕیاری داوە پابند یاساکە بێ یاخود ئەمڕۆژ دووبارەتێکی لەسەرەوە کەوان پابند یاسای بودجێ عێراق نابن. ئەوان لە ئەمڕۆدا باسییان لەوە نەکرد کە پابند نابن، یعنی بەو معنایە ناڕەفزی بکەن کە بڵێن ئەوە بە کەڵک نایە، بەڵام بە معناکەی بە دیوەکەی تریا جۆرێک بوو لە ڕەفزکردن، چونکە ئەیاندوت ئەوە بەرژەوەندی ئێمە جێبەجێ ناکە یا پێداویستیەکان ئێمە جێبەجێ ناکە، چونکە ئەوان ناتوانن قرز نەدەنەوە، قرز ئیلتیزامێکە لەسەر حکوومەت هێرێم. سێ مەسئلەی ئەساسی لە ئەستۆی ئەوانایە کە یەکێکیان قەرزی کۆمپانیاکانە. قەرزی کۆمپانیاکان ئەگەر یەک مانگ نەیدەنەوە محکەمەیان لێگرن و سکاڵای یاسایان لەسەر تۆمارەکەن، یا کۆمپانیاکە هەرێم بەجێ دێڵێ ئەویش هەرێمەکەوێتە دۆخێکی قەیرانێکی ئاڵۆسر کە ناتوانێنەوت ئەسڵەن هەناردە بکەن. یعنی بە ئەندازەی کەمکردنەوەی هەر کۆمپانیای کێشەیەک بۆ هەرێمی کوردستان دروستەبێت. هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەو بێپلانی چەند ساڵە هەیبووە ئێستا باجەکەیەدا، کە باجەکەیشی ڕاستە حکوومەت لە ڕوویزایە، بەڵام دوجار هاوڵاتی باجەکەی داوە کە ئەو بێموچەیەوە قەیرانابووریە دروست بوو. زۆر باش، بەڵام ئێستا حکوومەت دەتوانێت یاسای بودجێ جێبەجێ حکوومەتی هەرێم؟ حکوومەتی هەرێم لە ناو یاساکان مەگەر محکەمەی ئیتیحادی، ینی جهەیەکە بێشکات سکاڵا تۆمارکە لە دژی حکوومەتی ئیتیحادی، ئەگینا حکوومەتی هەرێم بڵێ دەتوانێت و یاسای جێبەجێ نەکە، دەتوانێت جێبەجێ نەکە، دەتوانێت جێبەجێ نەکە. ئێوە ئەرکیوەتی وەکو پەرلەمان ئەگەر جهەیەکە بێ سکاڵای یاسایی تۆمارکە لەسەر حکوومەت، ئەوە چاوەڕێی سکاڵای یاسایەکەی بۆ یەکلای بکات، چونکە ئەو مەسئلەیە حەقی هاوڵاتیە. هاوڵاتی ئەتوانێت لە هەر حکوومەتێکا بێت سکاڵای یاسایی تۆمار بکە لەسەر ئەو دەسەڵاتەی کە مافیەخوا. زۆر باش، ئێستا لە دوای یەکەوە کە یاسای بودجێ چێتە بواری جێبەجێکردنەوە، ئەگەر حکوومەت پابند نەبوو، ینی بۆ نمونە هاوڵاتی توانێت چی بکە، پەرلەمانتاران دەتوان چی بکەن؟ پەرلەمانتاران ئەمە یەکێکە لەو قۆناغانەی کەوا دانوستانیان لەگەڵ حکوومەت کردو بۆ ئەوی وژە نەزەری حکوومەت بزان، لانی کەم بزان ئەم یاسایی لەبەر چه ئەساسێک، ئەگەر ڕەفزێتی لەسەر چه ئەساسێک ڕەفزێتی، ئەگەر هەر عینادیشە ئەو بابەتێکیکە، ئەگەر فعلەن نەتوانینە ئەو بابەتێکی جیاواز. هاوڵاتی خۆی بۆ خۆی سەیری بارودۆخەکە ئایا هاوڵاتی لەگەڵ حکوومەت ئەتوانێت چی بکە، فعلەن ئەتوانێت سکاڵای یاسایی تۆمار بکە، بەڵێ هەموو هاوڵاتێک ئەتوانێت سکاڵای یاسایی. ئێوەکو پەرلەمانتانە تا ئێستا بڕیارتان نەداوە کە دوای ئەو قۆناغە سکاڵا تۆمارکردن لەسەر حکوومەت هێرێم ئەگەر پابند یاساکە نەبێت؟ ئێمە پێویستمان بەوە هەیە مداوەلی ئەو بابەتە بکەین، پێویستمان بەوە هەیە ئایا ئەمە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە یانە، چونکە تۆ لەکوێ سکاڵای یاسایی تۆمارەکەی لە عێراق، لە عێراقی فیدراڵی. ئەوە سومعی هەرێم ئەوەندەی دیکە لەکەدارەکە لە لای عێراقیەکان یاخود نەخێر بەرژەوەندێکی، ئایا ئەو سکاڵامان تۆمار کرد حکوومەت ملکەچەکە بەوەی کەوا یاسای بووجە، بۆ ئەمە دیراسەیەکی وردیەوە، زۆر باش، بڕیاری سەرپێی بۆ ئەو بابەتە بە بڕوای من گونجاونی. زۆر باش، سپارت بە یاسای بودجێ ئێستا حکوومەتە کە لەگەڵی دانیە بەتەنیا حکوومەت و پارتی یاخود هێزەکانی ترە، ینی لە بەغداد ئەمە چوار هێزی سیاسی لە بەغاش پشتگیریمان لەوە کردووە و ئێستش پشتگیری لە یاسای بودجەکەین کە ئەو شایستە دارایانەی تیا جێبەجێکراوە، نا بودجەکە بەتێکڕا، ئەو بەشەی کەوا شایستە دارایەکانی هەرێمی کوردستانی تیا جێبەجێکراوە، ئەگینا بەشی هەیە جوملەتەنەوە تەفسیلەن لای من ڕەفزە. باشە ئەی هۆکاری چی ئێستا بۆ پارتی ئەوەندەی کێوە ئاگادار بن، ئێستا بەس پارتی کە لەگەڵەوە دانێت جێبەجێ نەکرێت؟ پارتی حکوومەت بەیاننامەیەکی ناردبوو یا عینێکی ناردبوو بۆ ئێمە کە ئەو بودجەیە شایستە داراییەکانی فراکسیۆنەکانی تیانە، تەمان نەمەزانی شایستە دارایی فراکسیۆنەکان جارێک چەندن، چکە ئێمە 5 فراکسیۆنی لەوە 4مان لەگەڵ یاساکە بووین. وە شایستە داراییەکان چییە؟ دوای ئەوەی فراکسیۆنی پارتی دیموکرات کە هاتنە لیژنەی مالی ئەوان ئەمە داواکاریان بوو، ئەوەی حکوومەتی ئیتیحادی نردوێتی بۆ پەرلەمان ئەبێ ئەوە تەصدیق بکرێت کە ئەوەشە شایستە دارایی حکوومەت هەرێمیتیان نییە. بۆیە لەوانەیە فراکسیۆنی پارتی زیاتر حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆیان بزان، چونکە من مناقەشەم بوو لەگەڵ سەرۆکی فراکسیۆناوتم من بەڕاستی من نوێنەری حکوومەتی هەرێم نیم، من نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانم. بە دوای هەموو ئەگەرێکە ئەگەڕێم کە خەڵکی هەرێمی کوردستان شایستەی دارایی خۆی بەدەست بێنێ، بۆیە من ئەوەندەی ملزەمم بەوەی بە دوای بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بگەڕم، ئەوەندە ملزەم نیم بە دوای بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕم. ڕاستە 2000 حکوومەتی هەرێم هەڵبژاردەی خەڵکی هەرێمی کوردستان و نوێنەرایەتیانەکە وەک جهەیەکی تەنفیزی، بەس من نوێنەری ڕاستپێراوی خەڵکی هەرێمی کوردستانم لە پەرلەمانی. زۆر باش، بەڵام ئەو هێزی سیاسیش ئێستا و هێزە چوار هێزە وەکو حزبیش ئەوەندەی وەکو کۆمەڵ
ئێوە لەوەکو حیزبیش پشتگیری لەوە ئێمە مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی پشتگیری لەو پرۆسەیە کردووە چونکە دوجار ئەوە پرۆسەیە کە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە بۆیە مەکتەب سیاسی لە بەیاننامەی ئاخر کۆبنەوەی مەکتەبی سیاسیا پشتگیریان کردووە لە فراکسیۆنەکەیان لە بەغدا کە داکۆکی بکە لە قوتی خەڵک و پشتگیری ئەو پرۆسەیەکە کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان. زۆر باش سەبات بۆی کە تا ئێستا حکوومەت بۆی دەرنەکەوت ئێستا ئێوە بۆتان دەرنەکەوتە کە حکوومەت فەشەلێنەوە لەوەتەینەوە دەفرۆشێ دۆخی خەڵک خراپتر بوو بۆ ناگەرێتەوە بۆ زوو بڕیاری ئەوەماندا بووە زووش ئەوەمان ڕاگەیان کە حکوومەت لە پرۆسەی هەناردەکردنی نەوت لە پرۆسەی نەوت بە تێکرا شکستی هێناوە چونکە هەموو ئەگەرەکانی لە یەک نەداوەتەوە چونکە فعلەن حکوومەت ئەگەر هەموو ئەگەرەکانی لە یەک بدایەتەوە خەڵکی هەرێمی کوردستانی تووشی ئەو قەیرانە نەکرد لانی کەم احتیاطاتێکی بکردای بۆ ئەوەی نرخی نەوت دەگەر دابەزی بەدیلی چییە؟ هیچ بەدیلێکی نەبووە بۆیە خەڵکی گاندۆ بەم قەیرانەی ئەمڕۆ بۆیە زوو ئێمە ئەو ڕاگەیان نەمان کرد کە حکوومەتی هەرێم لە پرۆسەینەوە تا شکستیان بەڵام بۆ واز لەم شکستنیان هەر بەسەرم بەرداوای پێدا خەڵک ئێستا لە باردۆخی خراپدا حکوومەت دەڵێ ئەگەر لەوەی ئێستا واز بێن مۆزەکە خراپترە بێ یعنی حکوومەت قەناعەتی وایە کەوتۆتە بینی نێوان دوو بەرداشی گەڕانەوە بۆ بەغدا و بەرداشی دابەزینی نرخی نەوت ئەمەلی هەیە بەر شێوەیەک لە شێوەکان ئەم نرخی نەوتە تەحەسونێکی بەسەرا بێ بە تایبەتی هەندێک لە مؤسسات باز لەوەکەن کە نرخی نەوت لە ماوەی ساڵ 2017 ئەگاتە نزیکەی $55 تا ئاستێکی ئەوەی کە گونجاو بێ بۆ هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەو تەقەشوفەی بەڵێ نیشانداوە کە چاکسازیەکی ئابووری ئەعلان بکەن کە خۆیان قەناعەتیان وابوو لە ڕێگەی ئەو چاکسازی ئابووری هەرچەند من قەناعەتم بە چاکسازی لە یەک بوارە نییە چونکە هیچ وڵاتێک لەسەر زەویە لەو سێ سێکتەرەی یا لەو سێ مسەلەسە شتێکمان هەیە لە ئینا پێوتێم قەوائم الحوکەمە ڕەشیدە پایەکانی حکومکردنی عەقلانی کە بریتیە لە چاکسازی لە بواری سیاسیە چاکسازی لە بواری ئیداریە چاکسازی لە بواری اقتصادیە یعنی هەر کام لەو چاکسازیانە بەبێ ئەو دوانەکەی دیکە فەشەل هێن بۆیە حکوومەتی هەرێم ئەگەر بێوێ چاکسازی لە مەجالی ئابووریا بکە تەنها لە 100% من لە ئێستا وەڵام فەشەلێنێ چونکە چاکسازی ئابووری پەیوەندی بە چاکسازی کارگەڕی و ئیداریەوە هەیە چاکسازی کارگەڕی و ئیداری پەیوەندی بە چاکسازی سیاسی وەیە هەر سێکیان لە یەک مسەلەسایە کە پێوترێ مسەلەس الحوکەمە ڕەشیدە حکمی ڕەشید دروست نابێ ئیلا ئابێ ئەم سێ تەوەرەیە بە یەکۆ چاکسازیان تیا بکەیت هەرێمی کوردستان نظامێکی سیاسی زۆر شکست خواردووی هەیە نه هەر شکست زۆر شکست خواردووی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا پەرلەمانێکی ئیفلیجی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕووی ئیداری و سیستەمێکی محەدەدی نییە لە ڕووی ئابووری و بازارێکی معلومی نییە سیستەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیکردن تیانە قورسە چونکە مەلامحی سیستەمیان تیانی باشە زۆر باشە بەس بەرەزت حکوومەتی لەو جۆرت بینونە لە ناوخۆ کێشەی موتە چارەسەر بکەنە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ بەغداژ ڕێ بکە ئەی چارەسەر چیانی خەڵک چی بکات وەڵای مەسەلەی خەڵکە بێ مەیوز نەبین لە هەوڵدان چونکە ئێمە تازە کەوتوینتە ناو قەیرانێکەوە کە ئەو قەیرانە سیاسی ئەم وڵاتە دروستیان کردووە چونکە ئێمە لەوانەیە هەندێک شت هەبێت لە دەسەڵاتی خۆمانە بێ هەندێک شت هەیە لە دەسەڵاتی خۆمانی ئەمە لە دەسەڵاتی سیاسیەکانی خۆمانە بووە کە ئەم وەزعیان ئاوا بەم ئاقارە گەیاندووە چونکە ئەوە هەمومان متتەفقین لەسەرەوەی سیاسیینی ئەم وڵاتە ئێمەیان گەیاندووە بەم دۆخ زۆر باشە سەبات بەوەی کە بەڕستان پێتان وایە وەکو شارەزایەکی بواری ئابووری کێشەکە لە گەندەڵی و دزیدا لە داهاتی هەرێم یاخود کێشەکە لە کەمی داهاتە ئێستا خەڵکی کوردستان ناتوانێت بەو داهاتی هەرێم بژیت چه عێراق چه هەرێمی کوردستان کێشەی داهاتیان نەبووە بە درێژایی ماوەی پێشوو کێشیان لە ئیدارەی داهاتە هەبووە ئێمە مالمان هەیە و ئیدارەی مالمان هەیە تەشبیهی بکە بە دوو شەخص یەکی ملیۆنێک دیناریان بدەیت یەکیان لە خیلالی چەند ڕۆژێکە تەفر و تونایەکە خۆشی نازانێت چی لێکراوە یەکیان تەسنیفێکە تەوزیفیەکە بەشی چەند مانگێکەکە حکوومەتی هەرێمەکو ئەو کەسیان لێ هاتووە کە سەرمایەیەکی زۆر گەورەی هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 100 تریلیۆن دینار هاتۆتە دەسی بەڵام نەیزانیوە چی لێ کردووە تەخشان و پەخشانی کردووە بۆ هەموو سێکتەرە بێبەرنامانەی کە هەیە بووە لەوانەیە وڵاتیش هەبێ بەقەدەر هەرێمی دەست نەکەوت ئێستا لە هەرێم زۆر دەوڵەمەندترە بۆیە هەرێمی کوردستان لە ئەساس و کەسانێکی نەبووە کە حوکەمەی ڕەشیدەی بۆ بکەن کەسانێکی نەبووە بیر لە ئەگەرە خراپەکانی وەزعی سیاسی و ئابووری بکەنەوە بۆیە وڵات بەم قەیرانە گەیشتووە
بەڵێ زۆر باشە کەواتە کێشەکە لە نادیاری داهاتەکەدایە یعنی ئێستا بۆ نمونە لە مەسلەی نەوت ئێستا لە نەوت ئەم مانگە ڕابرد و 16 دلار ماوەتەوە لە شوێنێکی دنیاوە هەیە مەسئلەی مانەوەی 16 دلارەکە بە لێدەرکردنەوەی قەرزەکانە چکە ئەو دوو هاوڕێم کە ئەو بابەتیان کردبوو بۆ ئەوەی مەفهومێکی سادەی داهاتی هەرێم بە خەڵک بگەێنن کاتێک کە قەرزەکانی لێ دەرەکەن وەکو وایە ئەو نەوتەی هەرێم بە 16 دلار فرۆشرابێ یا 15 دلار فرۆشرابێ کە ئەمە بەڕاستی مەفهومێکی زۆر سادەیان گیانبوو بە هاوڵاتی بۆ ئەوی چاک تێبگا کە ئەوانەی ئیدارەی مەلەفی نەوت ئەدەن خەڵکانێکن توانای ئیدارەدانی ئەم مەلەفیان نەبووە و تەوقعاتی گونجاویان نەبووە بۆ قەیرانەکانی ئەم مەلەفە. زۆر باشە سەبارەت بەوەی کە یاسای بودجە ئەگەر جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی کوێ زۆر بە کورتی واگەر وە دژی کێ ئەگەر من قەناعەتم وایە حکوومەتی هەرێم ئەمەشمان بە حکوومەتی هەرێم وتووە ئەم یاسایە جێبەجێ بکەن بۆ ئەم مەرحەلەیە چونکە قانونی موازنە بۆ ساڵێکە ئەوە شتێکی ئەگەر نا بە مەرحەلە جێبەجێ بکەن تاوەکو وەزی هاوڵاتیانی هەرێم بە ئاقارێگەڕوە جۆرێک لە ژیانەوەی ئابووری لە هەرێمی کوردستانە بکەن تا ئەو کاتەی مزداقیەتی حکوومەتی عێراق ئەبینن یاخود ئێمە ڕاست پێرن بەوەی شەڕەکانتان لە عێراق بۆ بکەین یاخود وەرن بزان ئەمەی کە ئێمە دامانناوە لە عێراق بەدەستی ئەهێننیانە ئەگەر بەدەستان نهێنا ئەوە هەمومان لە عێراق دەینەدەن حەیدەر عەبادیتان بۆ بانکەین بۆ ناو پەرلەمان و ئیستیجواب یەکەین و لە محکەمەی ئیتیحادی سکاڵای لە دشتۆمارەکە بەڵام ئێوە لە ئێستەوە ئەڵێن ئەو داهاتەمان دەست ناکەوێت ئەوە بە شێوەیەک لە شێوەکان تەنەبوویەکی ڕەشبینانەیە کە من لەگەڵینی بەڵە زۆر باشە ئێستا بۆ خەڵکی کوردستان وا باشە حکومە لەسەرم سیاسەتە بەردەوام بێ بۆ چون برا بگەڕێتەوە ئەو یاسای ئێوە جێبەجێ بکات ئێمە لەسەر یاساکە زۆر با بڵێن جێگیرین چونکە زۆر دیراسەمان کردووە ئەوە ئێستا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرژەوەندی دەسەڵاتدار دوو قەزەیە ئەوەی ئێمە کردومانە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەی هەرێمی کوردستانێکا لە بەرژەوەندی دەسەڵاتی هەرێمی کوردستانە ئەو دوو فەرقە بۆچی لە بەرژەوەندی چۆن دەست بەرژەوەندی چونکە ئەوە ئەگەر ئەم پرۆسەی نەوتفرۆشتیان لە دەست بسێنی دەسەڵاتیشان لە دەستە سەنجێ یعنی نەوتیان وەکو شتێکی سیاسی بەکارێنەوە نەوت تا ئێستا وەکو سلعەیەکی سیاسی بەکارهێنراوە وەکو کارتێکی سیاسی بەکارێنە ئەو دوو حیزب باڵا دەستە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان نەوتی وەکو کارتێکی فشار بەکارێنەوە چونکە هەر رازی نەبوو لە ئەسڵا مناقەشە لەسەر وەزیری نەوت بکرێت لە کاتی پێگەێنانی کابینە. بەڵێ زۆر باشە کات من کەماوە سبات بە هەندێک بەڕێز پرسیارێکە و حەسەن ئەحمەدڵی زۆربەی مچەخۆریان چاویان لە نوێنەرەکانە لە بەغداد بۆەوەی کە مافەکانی وەربگرنەوە دوای یاسای بجەش ئێوە بەردەوام دەبن لە چاودێریکن دوای جێبەجێکردنەکە ئەو کاتێ ئێمە پەرلەمانتار بین لە هەوڵی خۆمان کۆتان کاکزم ناکۆ دەڵێ پارێگەنمی جوتیاران چی بەسەراتەوە یاسای پارێگەنمی جوتیاران لە موازنەی 2017 جێگیر کراوە و قرار وایە لە دوای مانگێک دوایەوەی تعلیمات دەرەچێت بە وەجەبات هەمووی بێت چونکە من لە بانکی مەرکەزیم پرزیوتیان هەموو پارەکەمان ئامادە کرد دەیدەنەوە جوتیارە بەڵێ ئاکەمی ئیبراهیم دەڵێت لە کۆبوونەوەکە دەست بڕیار و ئەنجامێکی لێکەوتۆی ئەوە باسمانکیز بڕارێکی بڕارێک نەدرا تەنها بڕیاری ئەوە تەنها پێشنیار کراوە باوکی محەممەد دڵ دەست خۆشیان بێ هیوادار مەچەند ژێرباری ئەو مەسەلەن بەڵێنەکانی حکوومەت ئێوە هیچ ساز شتێکتان کردووە سە پرۆژەکەی خۆتان نا بالعکس ئێمە پرۆژەکەمان زۆر بە جوانی تەقدیم کردووە بە حکوومەت ماوتوە ئەوە پرۆژەکەی ئێمە لەسەر ئەم خاڵانەی لەسەر ناکەن نە سازشکردن من ناتوانم لەسەر قوتی خەڵک سازش بکەم ناتوانم لەسەر موچەی پێشمەرگە سازش بکەم زۆر باشە کاک فاخیر برادۆسی دەڵێ وەکو کۆمەڵ و فراکسیۆنەکە هیوادارم هیچ کاتێک نەکەونە ژێر کاریگەری حکوومەتەوە بەرپرسانی حکوومەتەوە من بڕیاردەری لیژنەی داڕێم حەزەکەم ئەوە تەوزیح بدەم من نوێنەرایەتی هەر 4 حیزب سیاسیەکەکەم بە تایبەتی ئەوانەی کاتی خۆی کە منیان مکەلەف کردووە بۆی مرەشەح بم بۆ ئەو پۆستە دوجار من سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕووی سیاسیوە گینان لە ڕووی مالیوە ئەوەی بە من بکرێ بۆ هەموو کورد بە یەک چاوسێ زۆر باش کاک بەختیار خەلیل دەڵێت پیاوێکی ڕازگۆیە بۆ ڕێز دەڵێت لە کۆبوونەوەکە ئەمڕۆ هیچ گەشتبینە بۆ کۆبوونەوەیە نەخێر گەشتبینی بۆ کۆبوونەوە هیچ ئەنجامی کێوێ زۆر باشە ئەرکان بازوکە ئەگەر حکوومەت یاساکەی جێبەجێنەکەی وەکو فراکسیۆنەکە هەڵوێستان چی دەبێت ئێمە دیراسێ و بابەتەیە خالید حەمەد دەڵێ ئەگەر حکوومەت پارتی ڕازی نەبوو نەوت ڕاز بکات هەڵوێستان چی دەبێت هەرباسیەوە کردووە پرسیارێکی تاو سەوار بۆ پێشمەرگە چیتان کردووە بۆ پێشمەرگە بۆ پێشمەرگە بە درێژایی موازنەی ساڵەکانی تر ئەوە یەکەم جارە تەمان زۆر جا باسەکرێ سیاسینی کورد دەڵێن لە ناو دەستورا ناوی پێشمەرگە هاتووە لە ناو دەستورا تەنها کەلیمەی حرس العقلی ماتووە ئەوە بۆ یەکەم جارە لە موازنەی عێراقیا وشەی وەزارەتی پێشمەرگە تەسوید بکرێ
و یەکەم جارە لە قانونێکی ئیتیحادیە وەزارەتی پێشمەرگە دابنرێ و وەزارەتی پێشمەرگە لە مقابلی القیادة العامة للقوات المسلحة بەکار بهێنرێ و زەمانەتی ڕاتبی پێشمەرگە لە ناو قانونی موازنە کراوە لە مادەی 8 فەقەرەی 5 کە زەمانەتی ئەوە کراوە ئەبێ ڕاتبی پێشمەرگە دابینکات جا ئەوە کەوتۆتە سەر وەزارەتی پێشمەرگە کە فەریقێکی تەفاوزی لێ هاتوو بنێرێتە بەغدا بۆ ئەوەی ژمارەی پێشمەرگە چەندە تۆماریکە بەپێ ئەو جەداویلانەی ئەگەر وەزارەتی پێشمەرگە سەدانی بەغدا نەکە موچەکە نایەت ئەبێ تەنسیب بکات چونکە ئەو مەسئلەی پێشمەرگەیە زۆر حساسەوە پێویستی بە هاتنە سەرخەتی وەزارەتی پێشمەرگەکە و شتێک کراوە کە پێویستی بە تەفاوزێکی زۆر ورد هەیە و پێویستی بە فشاری سیاسی بەڵام بودجێ پێشمەرگە لە دەرەوەی نەوتەکە تا ئێستا بێ لە سیادی بێ و لە دەرەوەی نەوتەکە بێ بەڵام لە 2015 خسیانە سەر نەوتەکە کە ئەوەش خۆی بەخۆی نەعەدالەتێک بوو بەرامبەر بە بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لەم بەرنامەیە لەگەڵ مام سوپاس بۆ ببینەرە سوپاس بۆ هاوکاران خواتەمەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دەپرسینی شەرعیەت لە کوێی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا وجودی ماوە چۆن ئێمە بتوانین شەرعیەتی یاسایی و قانونی بگێڕینەوە بۆ دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستاندا مەترسیەکانی پشتگوێ